ئەم کاتتان باش بینەران و بیسەرانی هێژایی مادمێدیا من گوڵاڵا لە بەرنمەیەکی تایبەتە لە خزمەت ئێوە و میوانانی بەرنمەکەدای. هەروەک دەزانن لە ماوەیەکی کەمدا ڕژیمی تورکیا ئەمە دووهەمین هێرشی گەورەیەتی بۆ سەرخاکی باشووری کوردستان بە تایبەتی ناوچەکانی زاپ و مەتینە بە بیانووی هەبوونی هێزەکانی پەکەکە سەرەڕای ئەوەی کە کاربەدەستانی تورکیا جاری یەکەم خۆیان دانیان بۆدانا کە شکستێکی گەورەیان خواردووە. ئەگەرچی هێزەکانی پاراستنی گێلها پەگال کە لەو ناوچانە بەرپرچی ئەو هێرشانە دەدەنەوە ڕایانگەیاندووە کە ئەم جارش خەسارێکی گەورە بە زۆر بەر ئەرتەشەی تورکیا کەوتووە تەنانەت ناوی و وێنەی ئەو کەسانش کە گیانیان لەدەستاوە بڵاو کراونەتەوە. هاوکات لە ڕۆژانی ڕابردوودا وەکو بینیمان ئەمریکا خەڵاتی دانابوو بۆ ئەو کەسیا لایەنەی کە بتوانن سێ سەرکردەی گەورەی کورد دەستگیر بکەن یان شوێنەکانیان ئاشکرا بکەن. ئایا گەلۆ ئەمانە چەندێک گڵۆپێکی سوور و پشتیوانیە بۆ تورکیا کە تورکیا بتوانێت هاوکات هێرش بکاتە سەر ڕۆژاوای کوردستان و باشووری کوردستان. بۆ چەندین بابەتی دیکە کە میوانداریمان کردووە بۆ باس و گفتوگۆ لەسەر ئەم بابەتانە لە هەر کام لە بەڕێزان زەینەب مراد هاوسەرۆکی کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە، بەڕێز عەلیم کەریمی چاودێری سیاسی و بەڕێز سەعید سەنەندەجی چاودێری سیاسی بە خێراتنی هەر سێ بەڕێزانەکەم. بۆ ئامادەبوونی ئێوە بەڕێز عەلی ئەگەر سەرەتا بێمە لای جەنابتان و بفەرمونون کە ئەم هێرشانەی تورکیا لە ڕووی یاساییەوە بەزاندنی سەروەری خاکی عێراق جگەلەوەی کە باشووری کوردستانیشە چونکە هەرێمی باشووری کوردستان هەر لەسەر خاکی عێراقە، بەڵام هیچ لایەنێک یان دەسەڵاتێک هیچ دەنگێکی لێوە نایەت و هیچ باس و گفتوگویەک لەسەر ئەم بابەتە لە ئارادا نییە. زۆر سپاس بۆ تۆ بۆ ئەو بەرنمەیە بۆ میوانە بەڕێزەکان و هەروەتر جۆگر و بینەری بەڕێزەکانتان. هەی قەدەوەیە کە ئەمە چیدی کە دەبێت دەست لەو دەستەواژەی هەڵگرین کە یاساوا دەڵێ و دیژی قەوانینی نێونەتەوەی ئەوانەیە لە وڵاتانەی کە ئێمە تێدا دابەشکراوین، لە وڵاتانەی کە ئێمە تێداین ئەزایری ئەوانە هیچی نایخوا، هیچ ئەو ڕۆکانە گۆشتی مەرحەڵاڵە بەیانی بە ئەمرێکی گۆشتی مەرحەڵا حرامە، ینی ئەمە هیچ ئەو یاسا و ئەو ڕێسایانەی کە لە نێوانی دوو دەوڵەت و لە نێوانەدا نییە. بەتایبەت ئێمە کە ئێستا کوونەکەوتوونە نێوان کێشەی ئێران عێراق و تورکیا وەکوی کە بڵێن هەرێمی کوردستان بەشێکە لە خاکی عێراقێ ڕاستە، بەڵام ئەمە بۆ کاتێک ڕاستە بۆ کاتێک عێراق دێتە سەرخەت کە هەرێمی کوردستان بیهەوێ پارەی نەداتێ بیهەوێ نەوتەکە بفرۆشتێتە ناوەچی دیکە وەکو لەسەر ئەو وەزعی کە چەند ساڵێکە هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا هێناوەتی پێشێ بەلای بەغداوە زۆر گرنگ نییە، ینی شەڕ لەسەر مناڵە نازدارێکی خۆی ناکاکە بێ بڵی وا بڵین لە هەر لایەکێوە لە ئەمری باوبار بەفرێکەم بێتەوە بۆوان پێی سۆرەغ ناکە. تورکیا لە کوردەدا هەر باشە، خۆیان لێی دەدەن هەر باشە، یعنی ئەمە حقیقەتێکە کورد بۆ خۆی هەتا ئێستاکو ئێمە تێداین و ئەوە چەند ڕۆژە دەبینین کە هێرشێکی بەڵبڵاوی وەحشیانەی تورک لە منتەقەی ئاوەشین و زاب و مەتینا ئەوانە بەڕێوەیە. حقیقەت ئەوەیە من ئەو ڕۆکانە لەگەڵ برادێکی کەزەکە قسەم دەکرد لە هەرێمی کوردستان حقیقەت ئەوەیە کە کەس مهتەم نییە، نە عێراق نە دەسەڵاتی کوردی لە هەرێم مهتەم نین بەوەی کە چ دەگوزەرێت. ئەسەن ئەوەی کە ئەگەر دەسەڵاتی کوردی یەک تۆز ئەو دیعاە و قسانەی کە دەیڵێن و تێکراری دەکەنەوە و مزایدەی پێوە دەکەن بە وەکو مژارێکی پۆپۆلیستی مڕەتەب بە چاوی خەڵکی دادەدەنەوە ناسیۆنالیزمی کوردی و نازانم کوردایەتی و نازانم کەیانی سەربەخۆ و نازانم ڕێفراندۆم و جۆرەشتانە هەمووی درۆیەکی شاخدارە. دەنا ئەتۆ دەوڵەتێک هاتۆ بە دەیان زار بڵین بە سەدان زاریش لە چەندین لەو چەند ساڵەیدا ڕابردوودا هاتۆ تەحەدای لە تۆ کردووە، خاکی تۆی بەزاندەوە، مەڕ و ماڵاتی خەڵکی گوندەکانی وێران کردو کشتێتێ. ئێستا ئەتۆ بۆچی دەنگ ناکەی؟ هاتۆ دوێنێ پێرێکانە سەرۆکی حکوومەت دوای وەی کە چەند ڕۆژە بێدەنگن ئەنەو کە شتێک لە وڵاتی وان دەقەومێت هاتۆ قسە دەکات دەڵێ وڵا تورکیا کێشەی لەگەڵ ئێمە نییە، کێشەی لەگەڵ پەکەکەیە. ئەخکاکە خۆ حقیقەتەکەی ئەتۆ چاو دەنوخێنی، دەنا ئەوە کێشەی نەتەنیا پەکەکەی هەیە بەڵکو کێشەی هەر چوار پارچەی کوردە.
ئەم کێشەیە ئەوە پرسیارێک زۆر جار کە ئەم پرسیارە دێتە ئاراوە چ کاربدستانی باشووری کوردستان و چ لایەنی ڕژیمی تورکیایش هەبوونی هێزەکانی پەکەکە لەو ناوچەدا دەکەن بە بیان و بەڵام ئایا لە ڕاستیدا مژارەکە تەنیا ئەوەیە یان داگیرکردنی خاکی باشووری کوردستان لە ئارادایە لە کاتێکدا خۆ ئەوان زۆر جار باسی خستنەوە سەر خاکی کەرکووکیان کردە بۆ سەر تورکیا دقیقاً دەمەویست ئەوە ئەرزکەم گوڵاڵەخان هەیقەتەوەیە کە مناڵێکیش بەس دەسەڵاتی سەرکردایەتی کۆیلەی بنەماڵەی بارزانی نایزانن دەیزانن خۆجێل دەکەن کاکە وەرن هەیقەتی قبولکەن ڕۆشنبیر نوخبەی کورد ئەگەر هەمان بێت حقیقەتی قبولکەن قەدیم ئیمپراتۆریەتی عوسمانی هەبوو ئیمپراتۆریەتی سەفەوی هەبوو ئەوانە وڵاتێکی زۆریان لەبەردەستدا بوو دوایە بە چەندین وڵات و دەوڵەتی لێدلی بۆ ئەو عەرزەی کە عوسمانی هەیبوو ئەو خاکەی کە سەفەوی هەیبوو بەڵام ئەوانە لە هەر وڵاتەی والیەکیان هەبوو والیەکە شەرت نەبوو کە خەڵکی تەورێز یا تاران یا خەڵکی ئیستانبول یا ئەنقەرا بێت والیەکە خەڵکی خودی لۆکاڵ بوو ئێستا ئەوڕۆ ئێمە دەبێ بڵێین لە هەرێمی کوردستان لە دەسەڵاتی کوردیدا والیەکمان هەیە بە نێوی بارزانی ئەو والێ لە ژێر سەیتەرە و لە ژێر هێژمۆنی ئاغای عوسمانیدایە کە مەلیکەکەی سوڵتانەکەی ئاغای ئوردوغانە با ئاوا خۆمان ڕاحەتکەین با بە کوردایەتیەوە نەیگرین کاکە ئەمڕۆکانە دەسەڵاتێک لە باشووری کوردستان هەیە کە والی عوسمانیە والی عوسمانی چی پێ بڵێ ئەوەی دەکا بڵێ ئەسکەر لێرە دەینێ بەڕێز کاک عەلی کەریمی جەنابتان زۆر جار فقط باس لە بنەماڵەی بارزانیان پارتی ئەکەن ئایا یەکێتیش بە هەمان ئەندازە هاوبەش نییە لەم کێ هاوکێشانی کە لە ناوچەکەدا دێتە ئاراوەیان هەتا دەسەڵاتەکانی تر پارت و لایەنەکانی دیکە بێدەنگی ئەو زۆر جارە پرسیارە کراوە و جوابی من وڵامی من شەفافە زۆر زۆر هەر ئەو ڕۆکانە ئەوڕۆ لە تەلەفۆنێکی دوور و درێژدا لەگەڵ برادرانی کەجەکە هەر عینی ئەو پرسیارم کرد ئەو پرسیارەیان کرد ڕاستە خۆ ئەوانی دیکە ناوەی کە بڵێن پێغەمبەر بن و زۆر زۆر ڕادیکاڵ و زۆر زۆر ئەوە بن نەخێت بەڵام حقیقەتێکەیە ئەمڕۆ لە باشووری کوردستان دەسەڵاتی ئەووەڵ و ئاخر دەسەڵاتی ئەوەی کە قسەی نیهایی دەکا ئەو بنەماڵەیە و ئەوەی کە بە تەواوی چۆتە ژێر سەیتەرەی ئاغای ئۆردوغانیا حزبی ئاکپارتی یا بڵێ سوڵتانی عوسمانی ئەوە شەرماڵی بارزانیە ئەوە بەو معنایی نییە کە لایەکەی دیکە بێ عیبە با ئیتفاقەن عیبی زۆرە من ئەوڕۆ پێشنیارێکیشم بۆ کردن تم کاکە وەرن کۆنفرانسێک یا کۆبوونەوەیەکی سەرانی تۆپ لە قەندیل و لە برادرانی یەکێتی ساسکەن بە بەشداری 18 نەفەر نوخبەی بەرچاو ڕۆشنبیر نووسەر چوزانم ڕەخنەگێر ئەوانە و بێن هەنجەدە چاویان ڕۆکەین کاکە ئێوە لە چۆ وەستاون ئەمڕۆ ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی قسە دەکا لە من و تۆ هەواڵ زێنەب و کاک سەعیدی تونتر قسە دەکا وا قسە دەکا کە دەڵێ ئەداخوا ئەمە نەم ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی ئەمە نایخوا تاکەی ئەستا ئەتۆ لە ناوچەیەکی وەکو سلەیمانی کەس ناتوانێت بەم بڵێکە یەکێتی قسەی ئەوەڵ و ئاخر ناکە بەڵێ یەکێتی قسەی ئەوەڵ و ئاخر دەکا ئەی خێرە دوێنێ 12 گەنج 15-20 گەنج بەو ڕەمەزانەی بە ئێوارێت چوون هاوارێکیان کردو لە ساوەڵەکەی ئەتۆ بۆ گرتوتن بۆ دەیانگری ئەتۆ ئەو جارەکانم ئەتۆ لە لای چی پێم بڵێ تۆ لەگەڵ شێرەکەی یا لەگەڵ ڕاوچەکەی کاکە نابێ ئەوە بۆی ئەمە پێشنیارم پێکردن لێرەش پێشنیارەکەم ئەوەیە کە بەڕاستی بێنین فشارێک بخەینە سەر قەندیل کاکە ئێوە قەدیم ئەمن لە بیرمە لە 2000 ئەوانە زوو کۆبوونەوەی تۆبوونەوەی سەرانی یەکێتی و قەندیلی لە سلەیمانی یا لە قەندیل دەکرا و قسە دەهات و دەڕۆی مامزەلال بوو نەوشیرەوان بوو کۆسرەت بوو ئەوانە هەمویان لەگەڵ هەواڵان هەواڵ مراد قەرەیلان و هەواڵ جومعە و هەمویان دادەنیشتن دیالۆگیان دەکرد ئێستا بۆچی ئەم دیالۆگانە ناکەن وەرن کاکە بە شاهیدی بۆ مێژوو کۆمەڵێک خەڵکی دیکەش بکەن بە شاهید وەرن بابزانین پارتیەوە حسابی معلومە خۆی تەسلیمی بنەماڵەی
ئۆردوغانی کردەوە بۆ خۆشانی چەکن لە والیەکان وەرن کاکە بزانین ئێمە چین ئەگەر واقعەن ئەو قسەی کە دوێنێ بە سروور بارزانی کردوێتی کە درۆی مەحزە خۆی فریو دەدا کە ئەگەر کێشەمان کێشەی پەکەکەیە کێشەی کوردینیە ئەمە درۆیەکی شاخدارە ئیتفاقەن تورک هەمیشە و دایم کێشەی کوردی هەبووە زۆر باشە بابین لەگەڵ هەموو هەواڵانی دیکە و لەگەڵ هەموو حیزبەکانی دیکە بابزای لەگەر واقعەن وایە زۆر باشە کاکە باپەکەکەی بڕێکەین بۆ ئارارات خۆخاک قاتی نییە با بەڕێیانکەین بۆ ئەرمەنستان با بەڕێیانکەین بۆ شاخەکانی لای دەریای ڕەش و ئەوانە با بزانین کورە کاکە ئەوەی چۆن دەفەرمووی گوڵاڵەقان حقیقەتەکە ئەوەیە هەموو پرسیارێ دێتاوە ئایا حزبێک کە توانێت خاک و کێ و دارستان و عەرز و ئاسمانی بەشێک لە کوردستان بکڕێ و بیکا بە ناوی خۆی و هیچ کەسێکی تر حەقی نەبێت لەو منتەقا خەبات بکات یا بژێت نانە من دەڵێم ئەوەی کە ئەوان مبەڕیرەکەی دێنەوە باشە ئەوە مەسەڵەن مەوتەنی خۆیانە لەوێ بوو باشووری کوردستانی پێ دەڵێن بە ئەمەش قبولیکەن قەیدە ناکە بەڵام وەرن با پێیان ئیسپات بکەین لەگەڵ یەکێتی نیشتیمانی بە تایبەت ئایا واقعان ئەوەی کە هەموو ساڵێت تۆپ باران تەیارە فڕۆکە نازانم دێتە ناو قوڵایی هەرێمی کوردستان گریلا دەکوژێ خەڵک دەکوژێ خۆ ئەو کەسانی کە پارەکانە لە کانی ماسی کوشتیان لە چونە ماسی کوشتیان ئەو ژن و مێردە فەقیرە دوکاندارە خۆ کاکە ئەوان خۆ خەڵکی قندیل نەبوون ئەوان خەڵکی گریلا نەبوون ئەوان خەڵکی باشوور بوون ئەمە قسەکەی جەنابەت زۆر ڕاستە ئێمە دەبێت بەو واقعیەتە بگەین تورک دەیهەوێت کوردستان داگیرکە دەیهەوێت بیکاتە کۆلۆنی خۆی دەیهەوێت بێتە ژێر ئەوەی هەموو بێتە ژێر سەیتەرەی ماڵی بارزانی و بارزانی ژوالێکی ئەوان بێت بۆیە لێرەوە ئێمە دەبێت بەڕاستی ڕوودەیەکێتی نیشتیمانی کەین کاکە تۆ لە کوێی ئێستا کونیە سەردەمی مامجەلالی کاکە من بۆ خۆم شاهیدم ینی بۆ خۆم زۆر شتم دیوە کە نامەوێت لێرە باسی بکەم تەنانەت مەسەلەن رابطەی زۆر نزیک لەگەڵ سەرانی قەندیل لەگەڵ سەرانی پەکەکە ئێستا ئەو ڕۆکانە بۆچی ئێمە دیالۆگێکی ئاوا دروست ناکەین لااقل بێنین بە میلەتی کورد بە هەر چوار پارچە بڵین کاکە ئەوە ماڵی بارزانین بوونە کۆیلەی تورک دەنا تورک کێشەی لەگەڵ کووردا لەگەڵ پەکەکەی نییە زۆر باشە ئەگەر هەمووتان پێتان وایەکە پەکەکە ئەگەر نەمێنێ لە باشوور ئەوە ئیتر دەبێتە وڵاتێکی ئەمن و ئارام و تورک دەڕاتەوە ماڵە خۆی و کاکە زیاتر لە 670 دانە مەقڕ و پاسگا و سەیتەرە و ڕەبایی هەیە تورک بەڕاستی پرسیارەکەیش ئەوەیە کاکالی ئەگەر بێت و هێزەکانی پەکەکە بە شێوەیەکی گشتی ئەسڵ لە منتەقەی باشووری کوردستان و لەو منتەقانە نەمێنن ئایا هیچ گەرانتی و ینی تەزمینێک هەیە کە تورکیا دیسان هێرشی سەر باشووری کوردستان نەکاوە ئەو کاتە وڵامی کاربدەستان و بەتایبەت پارتی دموکراتی کوردستان چی ئەبێ بۆ گەلی کورد بەڵام بابەتێکی بەعکسەوە ئەگەر پەکەکە لە قەندیل نەبا ئێستا کونێ قەندیل جەولانگا و مۆڵگەی داعش بوو و ئەگەر قەندیل لەوێ نەبێت تورک تا کەرکوک ناوەستێت و ئەوە عێراقیش ڕەنگە لەگەڵی متحید بێت دەوڵەتی بەغداد ڕەنگە پێی ناخۆش نەبێ کە دەوڵەتێکی کەسیانی خۆی هەیە و کە دەوڵەتێکی اقتداری خۆی هەیە ببێتە جیرانی لە کەرکوچێ لەوەی کە هەر دەفعی یەک بەڵام حقیقەت ئەوەیە کە ئێمە دەبێ ئەوەیان پێ بسەلمێنین ئێمە کەمکاریمان کردووە هەواڵ ئێمە دەبێت ئەو سەلماندەی کە جەنابەت باسیەکەی بێت چۆن بسەلمێت ئەم هەموو هێرش و داگیرکاری و کوشتن و بڕینەی حتا خەڵکی سویل هەیە و لەلایەکی تریش دەست بەسەرکردنی خەڵک کە خۆپیشاندانەکەن لە دژی ئەم هێرشانە بەتایبەتی ڕۆژنامەنووسان ئەم سەلماندنە ئەبێت چۆن بە گەلی باشوور و بەتایبەتی بەدەسەڵاتدارانی باشوور بسلمێنرێت بە چ شێوەیەک ئێمە میدیایەکی زۆرمان لەبەردەستدایە هەروەکو پێش بەرنامەکە عەرزم کردن ئێستا هەموو کەس لە ماڵی خۆی خاوەنی تلڤیزیۆنێکە هەموو کەس خاوەنی میدیایەکە هەر یەک لاپتۆپت هەبێ یەک دانە مۆبایلت هەبێ ئەتۆ دەتوانی کاناڵی یوتیوب و نازانم ئینستاگرام و نازانم زوم و چی دروستکەی بە سەدان و بە هەزاران بینەر و جۆگری هەبێت لە تلڤیزیۆنەکانی کە ئەو هەموو پارەی بۆ سەر دەکەن زیاتری بینەر هەبێت ئێمە کەمکاری دەکەین نخبەی کوردی نوستۆ نخبەی کوردی چاوەڕێی ئەو دەسەڵاتە فاسید و گەندەڵەیە کە شتێکی بۆ بکات ئەمە دەبێت لەوەی بینە دەرێت دەبێت لەو زغزە بینە دەرێ و هەنگاو بنین و بەڕاستی فشار بکەینە سەر هەموو
پایگا و چوزانم ئەو مرکزانی نێونەتەوەیی کە کاکە حقیقت ئەوەیە کێشەکەی ئەو ڕۆی تورک لە باشووری کوردستان کێشەی پەکەکە نییە. ئەگە کێشەی پەکەکەیە فەرمونون وەرن ئێمە بابین بە یەک دانا فڕۆکەیەک هەمووان بەرینە مێڕیخ کە تورک زیاتر دێت پێشێ ئەی ئەویان چۆن پێدەستێنی دەبێ بە مێژوو بە دیسان کوتنەوەی مێژوو و دیسان ڕابردوو و دیسان هەمووی ئەوانە بێنی پێیان بسلمێنی بە میلەت بە خەڵکی دنیاە بە نوخبە کە کاکە تورک مەبەستی پەکەکە نییە مەبەستی هەموو میلەتی کوردە و خاچی کوردستان. سپاسی بەڕێز دەکەم دووبارە دێمەوە لای جەنابتان ئەچمە لای دەکەم بەڕێز کاکە عەلی ڕۆژنامەوانێک دیارە و کاتێک کە من لە پیجەکەی خۆم ڕیکلامەکەم بڵاو کردەوە کە لە مادمێدیاش بڵاوە بۆ ڕۆژنامەوانێک لە هەولێر وتێتی تکایە ئەم پرسیارەی من ئاراستەی بەڕێز کاک عەلی بکە و منیش بە ئەمانەتەوە پرسیارەکەی بەڕێزیان ئەگەیەنم دیارە ناوەکەی پارێزراوە خۆی وتێتی ناوەکەم باس مەکەن چونکە ڕۆژنامەوانێکە لەوانەیە ناسراو بێت و دواتر موشکیلەی بۆ دروست بێت. پرسیارەکەی ئەوەیە کە فەرموویانەکە بۆچی کاک عەلی تەنیا ڕخنە لە ئەحزاب بۆ دەسەڵاتدارانی کورد دەگرێت لە کاتێکدا ئەبێ زیاتر ڕخنەکانی لەسەر داگیرکەران بێ و باسی داگیرکەری ئەوان بکە و ڕخنەکانی بەرەوڕووی ئەوان بکاتەوە بەڵام زیاتر باسی ئەحزاب بکات ئەمە یەکێکیان. دواتر بۆ وەکو چاودێرێکی سیاسی وەکو نخبەیەکی کورد کە قسەی ئەڕوات وە گەلی کورد وەکو یەکێک لە پێشنگان و پێشڕەوەکانی خۆی دای ئەنێت ینی مەبەستی جەنابتانە بۆچی داوا لە پەکەکە و حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ناکا بچنەوە ناو شار و شوێنەکانی خۆیان خەباتی چەکداری بکەن و ئایا لە کاتێکدا ئەمریکا و ئوروپا ئەم حیزبە کوردیانە بە تێرۆریست ناو ئەبن و خستونیانەتە ناو لیستی تێرۆرەوە دەیتر چ جیاوازیەکی خوان هەر لە ناو لیستەدان باوام بچن خەبات و کاری چەکداری خۆیان بەردەوام سپاسی تۆش و سپاسی ئەو هاوڕێ ڕۆژنامەوان و سەش دەکەم فعلەن ئەوەی کە ئەو پرسیارەی کە ئەو مەطرحی کردووە جاری یەکەم نێ زۆر جار متەوەجێ من بۆ زۆر جار ڕوبەڕووی من بۆتەوە من هەمیشە جوابێکم داوەتەوە حقیقەت ئەوەیە کە دوای ئەوەی کە زیاتر لە 33 ساڵ لە ناو خەبات و پێشمەرگایەتی و ئەوەدا من هەستێکم هەیە هەستەکەشم ئەوەیە کە ڕاستە من دوژمن باش دەناسم ئێرانە تورکیایە عێراقا من ناڵێم عەرەب و شتیاوە دەوڵەتی عێراق دەوڵەتی سووریا دەوڵەتی تورکیا و دەوڵەتی ئێران هەمیشە دایم دوژمنانی سەرەکی من بوو بەڵێ و شانازیش بەوە دەکەم بەو هاوڕێم دەڵێم کە لە دوو وڵاتی زۆر دژە کورد بە فعلی خەباتم کردو پێشمەرگایەتیم کردو چ لە باشوور چ لە ڕۆژهەڵات بەڵام با پێی بڵم بەڕاستی بۆ من وەک عەلی نقورسی دۆست ژەهری دۆست زۆر تاڵترە لە ژەهری دوژمن من خۆم ئامادە کرد لە ساڵی 79 بەرەو پیری دوژمنێک چووم کە تازە هاتبوو سەرقەت پێش ئەویش لە ساڵی 78 من بەرەو دوژمنێک چووم کە پێیان دەکوت سەدام حوسێن کە کارەساتی قەومان بوو وڵاتی هەموو چۆر کردبووەوە خاچی محەڕەمەی دروست کردبوو کۆمەڵێک پێشمەرگەی گەنج کۆمەڵێک خەڵکی بە بەورە هاتن لە قەندیل پێشمەرگایەتیان دوای ئەو ئابڕوو چوونە گەورەی ئاژبەتاڵ لە ساڵی 75 دروست کردەوە و بوو بە هومێدێک بۆ هەمووی خەڵکێک کە چاویان لە دوا ڕۆژی کوردە من چوون بە دڵ و بەجان هاوکاریم کردوون و ئەمن نقورسی سەدامم دەزانم چێ و نقورسی هەم لەباری خانەوادەجی هەم لەباری گشتێوە بەڵام دیستان دوای ئەوەی کە گەورەترین ژەهر سەرانی کۆماری ئیسلامی ئاخوندەکان بە من و بە عایلەکەمیان ڕشتووە و خەڵکیان لێ شەهید کردوم و خەڵکیان لێ کوشتوم بەڵام دیسان دەڵێم ئەوە بۆ من چاوەڕوان کراوە بەڵام ئەوەی کە ئەو کەسانەی کە بە ساڵیانی ساڵ نزایدەی ئەوەیان کرد کە کوردایەتی ئەوە و باسی دموکراسی باپی ماپی مرۆڤیان لە شاخ و لە هەندەرانەوە دەکرد بۆ میلەتی کورد بە دیاری بیهێنن ئەو ڕۆکە خۆیان لە دەسەڵاتن ئەوەی بەبێ ئەولا دەڵێم
ئەوەی کە ئەوان فەقیر و هەژار و زەحمەتکێشی باشووری کوردستانیان سەوساندوێتەوە بە دڵنیایی نامەوێ هیچ وشەیەک بێنم لەوەی کە خوای نەخواستە بگەڕێتەوە بۆ تەییدی سەدام حوسێنی جەلاد و کیمیاباران. بەڵام کاکە ئەمن لە زمانی سەدام حوسێنی هاتوچۆی شارەکانی باشوورم کردووە. ئەمن دەزانم کە خەڵک چۆن دەژیا و ئەو ڕۆژ ئەمن لە ساڵی 2000ەوە لە باشوور دەژیم. ئەو ڕۆژ دەزانم خەڵک چۆن دەژی لەگەڵ ئەوەی کە ئەم هەموو سەروەت و سامانە ڕووی دە باشووری کوردستان کردووە. بۆیە بەو هاوڕێم دەڵم حەقی خۆمە نقرس و خەنجەری دۆست ئەوەی کە خۆی بە دۆستی کورد دەزانێ ئەو قسە بێ مەعنایانەی وەڵا کاکە سەرۆکی نییە فقط پێشمەرگەیە نەقد درۆە کا پێشمەرگە نییە. پێشمەرگە کەی وا دەکا پێشمەرگە چۆن دوێنەی لەبیر چۆتەوە پێشمەرگە چۆن زامی پێشمەرگەکانی دیکەی لەبیر چۆتەوە. من ئێستا پێت دەڵم ئەوەی کە ئەو دەڵا بن پێشمەرگەم پێشمەرگەی ڕاستەقینە پێشمەرگەیە کە 15-20 ساڵ بەبێ دابڕان پێشمەرگایەتی کردو بە پاتەیەکی دراوەوە. ئەو پێشمەرگەیە ئەوەی کە خۆی بە پێشمەرگە دەناسێنێ بەناوی مەسعود بارزانی مافی ئەو پێشمەرگە ڕاستەقینەی دەخوا. بۆیە ئەمن ئەوەم پێ قبول ناکرێ. بۆیە شەو و ڕۆژ باسی دەکەم شەو و ڕۆژ دەیڵێم دەزانم خەڵک ماندوو دەبێ قەیدێ ناکە. بەڵام پێتان دەڵێم دوژمنی کورد ئەو ڕۆدەنێ و ماڵی خۆیدایە. دوژمنی کورد ئەو ڕۆکانە ئاو سەرەتانەیە کە من قەدەرێکە ناویان دەنێم حیزبی بنە ماڵی بارزانی و ئەوان ئەو سەرەتانن کە دانێ میلەتی کورد بخنچێنن. ئەوەتان بە تێڕادی پێ دەڵم ئەمن لەسەر ئاو مۆزوعی خۆم ئەوە بەو معنایە کە من دەوڵەتانی عێراق و تورکیا و ئێرانم لەبیر چۆتەوە. جارێ عێراق ئەو بۆ خۆی دەوڵەتی چیوانێ و بۆ خۆی واشکەستەیە ئەوە بۆ خۆی ئیفلاسی کردووە ئەو بە قەولی خۆشیان بەغەدا ئەوەیەکەی هەمووتان دەزانم بۆتە فیرقەگەرایی بۆتە 60-70 دانە حیزبی شیعە و سوننە و سوزانم ئەوەی کە دیکە ئەوە تورکیایەکە بۆتە ئیمپراتورێکی لە عەسری جەدیددا لە عەسری نوێدا بۆتە ئیمپراتورێک بە نێوی ئیمپراتوری ئۆردۆغان و ئەوە خەریکە وەکو ئەرمەنەکان میلەتی کورد جێنۆساید دەکات. ئەوە هیچ شک و گومانی تێدانێت با بۆتان بڵم 1000 جار. بەڵام ئەوەی کە ئەو ڕۆکانە دەناو خۆمدا و من پێی دەڵم سەرەتان ئەو سەرەتانە کوردیە. بۆیە من ماندوو نابم هەر دەیڵم بۆ ئەوەی کە لاوی کورد مناڵی کورد ئەوەی کە ئەو ڕۆکانە 50 ساڵە ئەوەی کە ئەو ڕۆکانە پێدەگا لە بیری بێت و بیری بێنمەوە مێژۆکەی چۆن بووە. ئەوانە مێژوویەکی پڕ لە گڵاویان هەیە مێژوویەکی پڕ لە کارەساتیان هەیە مێژوویەکی پڕ لە گەندەڵیان هەیە. وەرن تا ئەو شۆکانەوە لە تا سپەی شەوێ ئەو دەمانە من فقط و فقط 40 ساڵ 70 ساڵی ڕابردووی گەندەڵی کوشتن کاکە ئەوانە ڕەحمیان بە ئەندامی خۆیان نەکردووە ئەندامی خۆیان دەکوژن. ئەوەی کە پێیان نڵێ بەڵێ ئەوەی کە نەڵێ ئەزبەنی دەیکوژن ئەوەی کە تاڵان چۆن دڵتان هات مناڵی ئەنفال تاڵان بکەن چۆن دڵتان هات مناڵی هەڵەبجەی تاڵان بکەن مافی نەدەبێ ئەو معاشەی بۆ دەخۆن کاکە پێم بڵە بزانن بۆ ئەمن چۆن قسە بکەم. ئێستا ئەو ڕۆکانە ئەجەندای من ئەجەندای عێراقوانە ئەوە لە جێگای خۆی دوژمن لە جێگای خۆی. بەڵام ئەوەی کە ئەو ڕۆکانە قوتی خەڵکی مناڵی کوردستان دەخوا لە باشووری کوردستان ماڵی بارزانین دەسەڵاتی کوردین کاکە عەلی بۆ خەڵک قبوڵیەکە بۆ ئەوە خەتای منە ئەوە خەتای کاک سەعیدە ئەوە خەتای تۆیە ئەوە خەتای هەواڵ زێنەبە. نوخبەی کورد ڕۆشنبیری کورد ئەرچی خۆی بەجێ نەهێناوە. ئەمێن ئەو ڕۆکانە مامزلال بانگم دەکات دەوەرە عەلی جان وەرە بە قوربانت دەبم ئەوە مۆنیکایەک بۆ تۆ ئەوە وەنەوشەیەک بۆ تۆ ئیتر ئەمە قفڵی دەکەم ئەمن چاو لە هەموو شتێک دەنوخێنم. کاتێک ڕۆشنبیر و نوخبەی وڵاتێکی وەکو بریتانیا و ئاڵمان و سوید بوون بە نوخبە کە پشتیان دەدەسەڵات کرد. ئێمە دەبێ پشت دەدەسەڵات کەی وەچە کوش بین ڕەخ نەبین دەیان. ئەمە حقیقەتێکە هەواڵجان براکەم هەر کەسێکی لە هەرچگایەکی ئەو دنیای کوردستانی ئەو مەسیزت بۆ من نردووە ئەمێن تەحملی سێدارە ئێعدام ئەشکەنجەی مەلاو سەدام حوسێن و عەرەب و چوزانم نەڵم عەرەب دەوڵەتی عێراق و دەوڵەتی تورکیاش دەکەم بەو هەموو پاشێتی خۆیەوە. بەڵام تەحملی یەک زلەی دۆست و کورد ناکەم
یا ئەوان دەبێت لەوە بەڕێز کاکعالی ئەو پێی وایە حزبەکانی باشووری کوردستان بە تایبەتی زۆربەیان چەندانێکی ناو بردووە بە کە تەنیا ئەوانەی لێ دەرچێت لەسەر خاکی باشووری کوردستان دامەزران باقیەکەیان دایان مەزرانون لەلایەنی چەند دەسەڵاتێکی تر مەسەن لە وڵاتانی تر و داگیرکەرانەوە. من زۆر سپاسی بەڕێستە کە مەگەر پەیامەکە تەواو بوو بێت چونکە کاتی بەرنامەکە زۆر نەما من 5 دقیقەم هەیە بێم بە بەڕێز کە ئاخر پرسیارێکی جواب بدەمەوە حقیقەتەوەیە کە من لەگەڵ ویم من ڕاستە کێنەکەمان هەیە لە ئەوروپایە ئۆرگانێکە 20 ساڵە زەحمەت دەکێشێ هەمووی ئەوانە بەڵام هەمومان دەزانی کاک سەعید لیان نزیکە ئەوە هەواڵ زێنەبیش لە نزیکەوە لەگەڵ تۆشە لیان نزیکی زۆر منیشە لیان نزیکە حقیقەت ئەوەیە کە دوای ئەم 30 ساڵێ ئەمە دەبێت دابنیشین ڕڤیویەک بکەینەوە بە خۆمان دابینەوە کەنەکەت چۆن دەست پێ کردووە چۆن ئێستا ئەو ڕۆکانە واقعەن ئەو ڕۆکانە مەشروعیەتی ماوە واقعەن من لە ئاخر جار کە هەواڵزێنەبی شاتۆ کاک ئەحمەدیش هات لەوێ بووم لە کوردستان و هەواڵ ئەحمەدی شمدیت و ئەو ڕەفیقەکانی کە لەگەڵی بوون هەواڵەکان کاکە حقیقەت ئەوەیە کە حیسابیان بۆ ناکەن ئێمە دەبێت شتێک بکەین ئەوەی کە ئەو هەواڵەش لێ پرسیاری لە تۆ کردە جوای بدەمەوە بەڵێ من لەگەڵ ئەوەم ئێمە دەبێ وەکو ساڵانی 2000 و ئەوانە فشار بێنین بۆ قەندیل فشار بێنین بۆ یەکێتی هیچ نەبێ تا ئێستا نەچۆتە بەرەی کۆیلایەتی تورک دەبێ بێنین ئەوانە دیالۆگ دروستکەنەوەی کاک سەعید دەڵێ ئەو دیالۆگە دەبێت دروست بێت ئێمە حەولماندا لە 2013 بۆ خۆم لێوێ بوو کۆنگەرەی نەتەوەی دروست نەبوو کۆنگەرەی نەتەوەی فقط یەک کەس تێکیدا یەک کەس تێکیدا من لەوێم شاهیدم بۆ مێژوو لە 2013 لە ئابی 2013 تەنیا مەسعود بارزانی بۆ خۆی کۆنگەرەکەی تێکدا زۆری پەزیرایی لێ کردین ئاوا باوەشی کردبووەوە هۆتێلی حەوت ئەستێرەی بۆ میوانەکان دانابوو بەو شەرتەی چونکە مەشروعیەتی سەرۆکایەتی هەرێمی خەریک بوو ئەندام پارلەمانەکانی باشوور دایانکوت مەشروعیەتی نەماوە شەرعیەتی نەماوە دەیهەویست ببێتە سەرۆکی چارپاچەی کوردستان فقط و فقط لەسەرەوەی گوتیان کاکە ناکرێتەوە سەرۆکی چارپاچەی کوردستان بی کۆنگرێنەوەی هاتووتیان کاکە با بە دەورەی بێت قبولی نەکرد تیان کاکە با هاوسەرۆک بێ هەر پێی پێکەنی قبولی نەکرد مەسعود بارزانی دەیکوت ئەمن بەو شەرتەی پەزیرایی لە ئێوەم کردو بەو شەرتەی ئەمن لێرە خزمەت و دەکەم و مانجەکە لە هۆتێل و مۆتێلە کە من بکەنە سەرۆک کاکە ئەمەیان لێ قبول نەکرد دەستیشان خۆش بێت کە قبولیان نەکرد بەڵام حقیقەت ئەوەیە ئەو ڕۆکانە ئێمە دەبێ ئەو فەوزایە بگۆڕین و دەبێت بێین تەرکیز بکەینە سەر ئەوەی کە یەکێتی بمانەوێ نەمانەوێت حیزبێکە پەکەکە حیزبێکە حیزبەکانی کوردی ئێران دووبارە و بیانهێنینە سەر ئەوەی کە کاکە ناکرێ ئەو تاڵانە کاکە لە پەکەکەی گەڕێ ئەوان خەریکن کوردی باشوور تاڵان دەکەن تاڵان ئەخت دەکرێت تۆ کارێ بکەی مەعاشت نەدەنێ دەکرێت تۆ لە ژێر نەوت سەر نەوت نووسوی بەڵام نەوتی زستانێت نەبێت چی هەیە دەیتزم دزێکە لەوەی دانێ بۆیە ئەمن لەگەڵ ئەو هەوا سپاسی دەکەم ئەو ڕۆژنامە نووسەی بەڵێ قسەکە ڕاستە ئێمە دەبێ حەول بدەین بە هەمومان بە هەواڵ زێنەبی بە خۆت بە کاک سەعیدی بە هەمووی ئەوانی دیکە ئەوانەی کە لەکەنەکەن دەبێ بێنی قەندیل بۆ خۆی بەتە ناو دیالۆگ